بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي برايان لدرسي شوار دهم لباسي رونكردنوي متن عقيدة طحاوي دقينا ديري هشتاونو همين كباس لتايبت من يكاني أهل السنة وجماعة دكا لروي عقيدي وفكري وسياسي وفقهي واتا أو چند ديريك لديري هشتاونو هتا ديري سطويك باس لتايبت من يكاني أهل السنة وجماعة دكا لروي عقيدي وهروها لروي سياسي ولروي فقهي كچند ديريكي زور گرنگا لا ديري هشتاونو همين دا دليت وأهل الكبائر من أمة محمد صلى الله عليه وسلم وأهل قناها قوركان وتعواني كقناهي قوريان هيا في النار لا أقر دا دسننا أو أقر توبي لسرنكن أقر خداش ليان خوش نبي طبعا لا يخلدون بلام لا أقريداها تهتاي نامن نوا إذا ماتوا بلان بو مرجي لكات يكدا كدمرن وهم موحدون أوان يكتا پرز بن واتا هاو بشيان بوختاي پروردگار بريان ندعبت أو يكيق لتيبد من يكاني أهل السنة جماعية كبيان وايا إنسان قناهي قوري هبت مادام بحلالي نزانت ومادام مشرك نبي شركي نبي مادام قناهي كي هي بو قناهي پی کافر نابێ یەکەم و دووەمیش ئەگەر چۆنا و ئاگریش تێیدا بە هەتاهەتایی نامێنێتەوە لەبەرچی وا دەڵێت لەبەرەوەی خەواریج و هەروەها معتەزیلە پێیان وایە طبعاً خەواریج بە کافریان ئەهلی کەبائیر بە کافر دەزانن بەڵام معتەزیل دەڵێن لە بینی دوو مەنزیلەیدایە مەنزیلەتون بینە مەنزیلەتین بەڵام هەردووکیان دەڵێن لە ئاگریدا دەمێنێتەوە بە هەتاهەتایی بكرتيكي أو كأهل السنة والجماعة يلي أهلك بابلن قصيك راستو وتير وتواو وتسلو هيج قرفتك تيدانية كإنسان قناهي قوري هبت ولا سر أو قناها قوري بمري ولو كتوبشي نكرد بيت لجير مشيئتي خواي قور دايا خواي قور ويستي لي خوش دبيت وأقر ويستي سزايد داد بلام كسزايدا لسزاكي هتا نامين يتوى بويا دڵێ وإن لم يكونوا تائبين ئەگەر بۆ موحدی بمرن واتە یەکتا پەرز بن هاوبەشیان نەبێت ولو ئەگەر تەوبەش لەسەر گوناها گەورەکان نەکەن بمرن بعد أن لقوا الله عارفين مؤمنين مادام کە دەگەنەوە بە خودای پەروەردگار خوای گەورە دەناسن و ئیمانیان بە خوای گەورە هەیە وهم في مشيئته وحكمه لەژێر ویستی خودای پەروەردگاردان و لەژێر حکمی خوای گەورەدان إن شاء غفر لهم أجر خواي قور ويستي ليان خوش دبيت وعفى عنهم بفضله وعفويا دكات بفضله شاكو بخششي خوي كما ذكر في كتابه هر وكتشون لكتاب خوي داك قرآن باسي كدوا كذا فرمي ويغفر ما دون ذلك لمن يشاء خواي قور خوش دبيت كبيشتر دفرميت إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء خواهی گەورە هەرگیز لە شیرێک خۆش نابێت بەڵام لە بێجگە لە شیرێک هەر تاوانێکی دیکە هەبێت بۆ هەر کەسێک کە بیەوێ بەستراوەتەوە بە مەشیئەتی خواهی گەورە ئەگەر لە سەریشی بمرێت تەبعانەگە تۆبەی بکەوە تەواو تەوبەی نەکا لە سەریشی بمرێت لەژێر مەشیئەتی خواهی گەورەدایە ئەگەر خواهی گەورە ویستی لێی خۆش دەبێت وإن شاء عذبهم في النار بعدله ئەگەر لەوی خۆش بوو بە فەزڵ و بەخشش و چاکەی خۆیەتی ئەگەر سزاشی بدا ئەوە بە عەدلی خۆیەتی بەڵام گرنگ ئەوەیە لناو دۆزەخێدا نامێنیتەوە بە هەتاهەتایی بۆیە دەفەرمێ ثم يخرجهم منها برحمته بەڵام ئەگەر سزاشیدان چوونە ناو دۆزەخێ پاشان دەریان دێنێ بە ڕەحمەتی خۆی وشفاعة الشافعين من أهل طاعته وهروها بتكايت كاكارانيش لو كساني كجرالي خواي جوريان كدوا بلام تاوانيان هيا خواهی گەورە بە ڕەحمەتی خۆی و بە شەفاعەتی شەفاعەتکاران لە ئەگری دۆزەخێ لە دوای ئەوەی کە سزایدان دەریان دێنێ کەواتە هەتاهەتایی نامێننەوە تێیدا ثم يبعثهم إلى جنته پاشان دەریان دێنێ بۆ بەهەشتی خۆی
بۆ بەهەشتی پڕ ناز و نیعمەتی خۆی. وذلك أوش كقتمان بأن الله تعالى تولى أهل معرفته لبر أويك خواي جورة دريان ديني ودان خاتنا وبهشتي خويو بالرحمة خويو وشفاعتي تكاكاران دريان ديني لبهشتي لبروي تولى أهل معرفته چونك خواي پروردگار دوستي كسانك كديناسن خوشويستي كسانك كديناسن خوای پەروەردگار سەرپەرشتی کەسانێک دەکا ئەو کەسانەی کە خوا دەناسن خوای گەورەش خۆشەویستیانە و ئەو کەسانەی خۆش دەوێت و سەرپەرشتیان دەکات لێیان ناگەڕێ هەتایی لە سزای دۆزەخێدا بمێنەوە بەڵکو دەریان دێنێت. ولم يجعلهم في الدارين كأهل نكرته وخواي پەروەردگار وەکو ئەوانەی تەماشا نەکردون کە نایناسن لە هەرتوک جیهاندا في الدارين لە هەرتوک دنیا داواتە دنیای ئێرە و دنیای ئەو دنیای بابڵین ئاخرەت وەکو کە ئەهلی نوکڕەتیهی خوای گەورە ئەو کەسانەی کە دەیناسن وەکو ئەو کەسانەیان تەماشا ناکا کە ئینکاری خوای پەروەردگار و شریعەتی خوای گەورە دەکەن و خوای گەورە ناناسن. الذين خابوا من هدايته ئەو کەسانەی کە ڕەنجەڕۆ بوون لە هیدایەتی خوای گەورە ولم ينالوا من ولايته ونانتوانی دۆستایەتی و پشتیوانی خوای پەروەردگار بەدەست بێنن. ئەو دێڕە پێمان دەڵێ مەبەستی ئەوەیە خوای گەورە ئەو کەسانەی کە ئیماندارن و دەیناسن وەکو ئەو کەسانیان تەماشا ناکات کە نایناسن و ئینکاری دەکەن و ئینکاری شریعەتەکەی دەکەن. بۆیە خوای گەورە دەفەرمێ ئەم نەجعل المتقین کالفجار ئایا ئینسانی تەقوادار وەکو ئینسانی تاوانبار وایە لە دنیادا خوای گەورە وەکیەکی تەماشا نەکردوون و لە قیامەتێش وەکو یەکیان تەماشا ناکات. کابرای بێباوەڕ خوای گەورە تەماشای ناکات ڕەحمی پێ ناکات دەری نانی لە دۆزەخێ بەڵام ئیماندار ئەگەر بشتی تۆ دۆزەخێ لەبەر ئیمانەکەی خوای گەورە بە فەزڵ و چاکەی خۆی و ڕەحمەتی خۆی و بە تکای تکاکاران لە دۆزەخێدا دەری دێنی و دەیباتە بەهەشتێ. لەبەرەوەی ئەوە پێمان دەڵێ لە ڕووی پەروەردەیی و لە ڕووی دەرس و پەندەوە پێمان دەڵێ ئینسانی ئیمانداریش نابێ وەکو یەک بە یەک چاو تەماشای ئینسانێکی ئیمانداری دەستپاکی ئەمینی ڕێکوپێکە وەکو ئینسانێکی تاوانباری بێدینی ستەمکار. لەبەرچی لەبەرەوەی خوای گەورە وەکو یەکی تەماشا نەکردوون. دەگونجێ ئەمن بڵێم کاکە مسلمان و بێباوەڕ و خراپەکار مسلمانی چاکەکار و ئینسانێکی دەستبەدەستنوێژ و ئەمین و داوێن پاک و پەرێز پاک وەکو ئینسانێکی زاڵم و ستەمکار و بێدین وایە ناخوای گەورە وەکو یەکی تەماشا نەکردوون. برام بۆیە چی فەرموو ئەم نەجعل المتقین كالفجار أفنجعل المسلمين كالمجرمين أم حسب الذين اجترحوا السيئات أن نجعلهم كالذين آمنوا آية بيتان واي أواني كخراب وخراب كاري دكن وكو إنسان إيمان دار واي وعامل الصالحات كإنسان إيمان دار شاكي دكات أو بيمان ضلي إنسان جنابي بيكشاو تماشاي إنساني كي شاكو إنساني كي خراب كات بۆچی لەبەرەوەی خوای گەورە لە دنیا و لە قیامەتێدا وەکو یەک تەماشایان ناکا وەکو یەکی تەماشا نەکردوون. جاء اللهم يا ولي الإسلام وأهله أي أو الله پەروەردگارەی کە دۆست و سەرپەرشتیاری ئیسلام و ئەهلی ئیسلامی ثبتنا على الإسلام جێگیرمان کە لەسەر ئیسلام حتى نلقاك به هەتا وەکو دەگەڕێینەوە بۆ لای تۆ و بە تۆ دەگەینەوە خوای پەروەردگار جێگیرمان کەی و دامەزراومان کەی لەسەر ئیسلامەتی ئێمەش دەڵێن یا ڕەبی خۆیان ئێمەش هەر بە هەمان شێواز جێگیر و دامەزراوکەی ئەوە جۆرێکە لە سەرنجڕاکێشان و دوعاکردن ئەمەش دەڵێن ئامین خۆیان جێگیرمان کەی و دامەزرانمان کەی لەسەر ئیسلام و لەسەر ئەوەی کە خۆت لێی ڕازەی. ئەنجا لە دێڕی 92دا یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی ئەهلی سونە و جەماعە باز دەکات دەڵێ ونرى الصلاة خلف كل بر وفاجر من أهل القبلة إما وعد بينين وكو أهل سنة وجماعة كنويج لدوها مو إنسانك شاككار وخرابكار دكري لأهل قبلة واتا أقر تاواني شي هبت أو إنسانيا نويجي لدو دكريت وعلى من مات منهم وأو كسشيكا دەمرێت نوێژی جەنازەی لەسەر دەکرێت مادام ئەهلی قیبلەیە مادام شتێکی لێ دەرنەکەوتووە کە ئیمانی پێ هەڵبوەشێتەوە مادام شتێکی لێ دەرنەکەوتووە کە ئیمانی لێ هەڵبوەشێتەوە
و هەڵبەت ئەوەش دیارە بەڵگەی لەسەرە و مەبەستی شتێدا ئەوەیە کە زۆر جاران ئەگەر ئینسان بیکاتە بیان و کابرایەکی خراپ نوێژی لە دوونەکەی ڕەنگە تەفرەقە و جۆرێک لە با بڵێن ناڕێکی لە نێوان ڕێزی مسلماناندا پەیدا ببێت. ئینسانێک گوە لەو تاوانیشی هەبێت هەڵبەت وا هاتووە کە عەبدوڵڵای کوڕی عومەر و ئەنەسی کوڕی مالیک نوێژیان لە دوو حەجاجی کوڕی یوسفی سەقەفی کردووە کە پیاوێکی با بڵێن زاڵ و مستەمکاریش بووە، بەڵام مادام خەلیفەی مسلمانان بووە بۆ ئەوەی کە جیاوازی و تەفرەقە لە نێو مسلمانان داڕوونەدا نوێژیان لە دوو کردووە. وەجاری واش هەیە ئینسان ئەگەر چاوپۆشی لە زۆر شتی جوزئی بکات باشترە لەوەی کە تەفرەقە لە نێو مسلماناندا پەیدا نەبێت. جا لە ڕاستیدا ئەوە پێمان دەڵێ یەکەم ئێمە لە ڕووی پەروەردەییەوە ئەو سوودەی لێوەردەگرین، یەکەم گرنگە ئێمە یەک ڕێزی مسلمانان لەبەر چاو بگرین. زۆر شت هەیە ئینسان بەدڵی نییە، بەڵام لەبەر ئەوەی کە یەک ڕێزی مسلمانان تێک نەچێت زۆر گرنگە ئینساندان بەخۆیدا بگرێت. دووهەم زۆر گرنگە ئێمە کارەکانمان میزاجی و نەفسی نەبن بەڵکو شەرعی بن و بەرژەوەندی ئیسلام و مسلمانان لەبەر چاو بگرین، نەک بەرژەوەندی خۆمان یان هەوا و نەفسی خۆمان. زۆر جاران ئینسانێک فەرتەنەی دەنێتەوە لە مزگەوتێ لە ڕیزی جەماعاتێدا لە شوێنێکی دڵی کەسێک دێشێنی لەسەر شتێکی زۆر گچکە، لە کاتێکدا کە ئەو شتە گچکەی ڕەنگە یان سونەت بێ یان مەکروه بێت، بەڵام کە ئینسان دڵی کەسێک دێشێنی و پرتە و بۆڵەیەکی دەکات و دڵی کەسێک ئەزیەت دەدات و قسەی دەکا و خۆی تووڕە دەکا، نازانێت کە دڵ هێشاندنەوە تەبرام حرامە. بۆیە زۆر گرنگە ئینسان کارەکانی میزاجی و نەفسی نەبن بەڵکو کارەکانی شەرعی بن. برام ئەوە زۆر گرنگە ئینساندان بەخۆیدا بگرێت لە کاتێکدا کە شتێک بەدڵیشت نییە، بەڵام با یەک ڕێزی مسلمانان بپارێزیت. کەواتە سێهەم دیسانەوە لە دەرسوپەندی ئەو دێڕێژ پێمان دەڵێ ئێمە ئیعتیباراتی شەخصی تێکەڵ بە کاری خوای و بانگەوازی و کاری ئیسلامی نەکەین. کارێک کە بۆ خوای دەکەی برام زۆر گرنگە ئینسان ئیعتیباراتی شەخصی تێکەڵ نەکات. جاری وایە کابرا کارێکی دەکات بۆ خوای و بەڵام هێندە ئیعتیباراتی شەخصی تێکەڵ دەکات، نەفسی تێکەڵ دەکات، یعنی تامی کارەکەی نایاڵیت. زۆر گرنگە برام ئینسان گەورەی بە گەورە ببینێت، وەکو محەممەد ڕاتب نابلوسی گوتیەتی عەظیموا ما عەظەم الله، ئەتوو ئەوە بە گەورە بگرە کە خوا لە لای گەورەیە، ئەوەش بە گچکە بگرە کە خوا لە لای گچکەیە. برام نەک بۆ خۆت شتێکت پێ گەورە بێ بە نەفسی خۆت دنیای وێران کەی لە کاتێکدا ڕەنگە سونەتێکیش بێت، ڕەنگە شتێک بێ مەکروهیش بێت. برام چەند جاران ئێمە ئەوەمان توش بووە. ئەبوو یوسف کە یەکێکە لە دوو قوتابیە هەرە دیارەکانی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، لە حەجێ تەبعەن لەگەڵ هاڕونە ڕەشیدی کە خەلیفەی موسڵمانان بووە لە حەجێ دەبن لە مەزهەبی ئیمامی ئەبوو حەنیفەدا ئەگەر کەسێک حیجامە کەڵەشاغی بگرێت دەبێت دەستنوێژی هەڵگریتەوە لە مەزهەبی ئیمامی ئەبوو حەنیفەدا. دیارە هاڕونە ڕەشیدیش ئەوەی دەکات و یەکسەر پێشنوێژیش دەکات و ئەبوو یوسفیش نوێژی لە دوو دەکات. دوایە دەڵێن باشە خۆت و پێ دوایە دەبێ ئەوایە ئەو پیاوە ئەو هاڕونە ڕەشیدە دەستنوێژی هەڵبگرتایەتەوە، لەبەرەوەی لە مەزهەبی ئیمامی ئەبوو حەنیفەدا دەبێت کەسێک کەڵەشاغی بکات دەستنوێژی هەڵگرتەوە. بۆچی نوێژت لە دوو کە یەکسەر یعنی بەبێ ئەوەی کە دەستنوێژی هەڵگرتەوە هیچ قسەیەکی بکەی؟ گوتی کاکە یەک ڕێزی مسلمانان بپارێزین باشترە چاو لە هەندێک شتی فقهی و جیاوازی و خلافی فقهی بکەین باشترە وەک لەوەی یەک ڕێزی مسلمانان تێک دەی لەسەر شتێکی فقهی کە جیاوازی لەسەرە. برام چەند گرنگە ئاوەکە ئینسان ئەو با بڵێن تایبەتمەندیانەی ئەهلی سونە و جەماعەی لەبەرچاو بن. ئێمە ڕاستە ئەهلی سونە و جەماعەین، بەڵام بەخوا ئینسانی وا هەیە یەک سیفەتی ئەهلی سونە و جەماعەشی تێدا نییە. برام ئینسان بەچ دەبێتە ئەهلی سونە و جەماعە؟ بەوەی ئەو پێوەرانە و ئەو بنەمایانەی ئەهلی سونە و جەماعەی تێدا بن. برام ئەنجا دێڕینەوە تو سێ دەڵێت ولا ننزل أحدا منهم جنة ولا نارا، بڕیاری بەهشت و دۆزەخیش بۆ هیچ کەسێک نادەین لە دنیادا بڵین وەڵا فڵان کەس ئیلا بەهشتیە فڵان کەسیش ئیلا جەهەنەمیە. ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەوە ئیشکالی تەبعەن تێدا نییە، بەڵام گرنگ ئەوەیە ئێمە کەسێک دەبینین ئەوە تەبعەن وەکو یعنی وەکو دەست لە سەردانان دەناوەکو بەعام. خوای گەورە دەفەرمێت ئەم نەجعل المتقین ئاەتەکەم لە بەرنیەت فەرمێ چاکەکاران إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم. چاکەکاران لە بەهشتێن خراپەکارانیش لە دۆزەخێن. طبعا ئەوە شتێکی عامە، بەڵام ئێمە دەست لەسەر هیچ کەسێک دانانین
ئەگەر کەسێکمان بینی چاکەی تێدا بوو دەڵێن ئومێدی چاکەمان پێ هەیە ئینشاڵڵا لەسەر چاکەی دەمرێت ئەگەر لەسەر چاکەش مردبوو هە دەڵێن ئینشاڵڵا بەهەشتیە بەڵام خۆ غەیبی نازانین بڵێن 100% هەر لە بەهەشتەیە یان دۆزەخیش بە هەمان شێواز ئینسان دەبێت چ بکات دەبێت هەر کەسێکی بینی ئومێدی چاکەی پێ هەبێت کە لەسەر چاکەی بوو و هەر کەسێکیش لەسەر خراپەی بوو لێی بترسێت بەڵام گرنگ ئەوەیە زانینی بەهەشت و دۆزەخ بە قەتعی بڕاندنەوەی ئیشی ئێمە نییە دەست لەسەر هیچ شخصێکی دابنین دەگونجێ ئینسان بەر لەوەی کە مرد بێت تۆبەی کرد بێ من پێم نەزانی بێ دەگونجێ خوای پەروەردگار لێی خۆش بێت وەنێ برام ئەوە غەیبە ئینسان نایزانێ بۆیە لە فەرمایشی داهاتووە کە دەفەرمێ دوو برا هەبوون یەکێکیان زۆر چاکەکار بوو یەکشان خراپەکار بوو ئەوەی چاکەکار بوو زۆر نەسیحەتی ئەوەی دەکەی کە خراپ بوو دەیگوت تەوبەی بکە و بگەڕێەوە ئەوانە دیارە بە قسەی نەکرد بۆ ڕۆژێکیش گوتی وەڵڵی چاوت بە بەهەشتێ ناکەوی و ناچێ بەهەشتێ بۆیە دەڵێ کە مردن خوای گەورە کاتێک کە لێی پرسینەوە هەڵبەت ئەوە لە فەرمایشی داهاتووە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردو بە ئیسنادێکی حەسەن کە شوعەیب ئەرنەوت بە حەسەنی داناوە دەفەرمێ بە خراپەکارەکەی گوت مادام ئومێدت بە ڕەحمەتی من هەبوو جاتە بەیان خراپەکارەکە گوتی زۆر پێی ناخۆش بوو زۆر ناڕەحەت بوو گوتی جاتۆ توزانی خوای گەورە لێم خۆش نابێت دیارە ئومێدی بە ڕەحمەتی خوای گەورە هەرە بۆ بەڵام خراپەی هەبووە بە خراپەکەی گوت خوای گەورە مادام ئومێدت بە ڕەحمەتی من هەیە بڕۆ منەوە لێت خۆش بووم بۆ بەهەشتێ بە چاکەکارەکەشی گوت باشە ئەتوو محامی من بووی ئاگات لە غەیب بوو وەکو بڵێ مەفهومەکەی تاوەکو لە جیاتی من بڕیار بدەی بڵێ ئیلا دەچێت جەهەنەمێ لەبەرەوەی ئاو کەسەش دەباتە جەهەنەمی خوا پەناماندات کە ڕەنگە بای تاوانی خۆی ئەو کەسەیە تەبعاً لا جەهەنەمێدا بمێنێتەوە تەمان مەبەست ئەوەیە کە ئینسان یعنی دەست لەسەر هیچ کەسێک دانەنێ ئیشی ئێمە نییە بڵین وڵا کاکە ئیلا خوای گەورە لێت قبول ناکات لە ناو ئێمەدا زۆر جار هەیە دەڵێ وەڵڵی یەک نوێژیش قبول نییە تاخۆ ئەمن پێم پیاوێکی چاک نییە تەماشاکە ئینسان نەفس بزانە کە دەڵێن ئینسان ئیشەکانی میزاجی و شخصی نەبن ئیشەکانی نەفسی نەبن ئەمن کەسێکم پێ چاک نییە ڕەنگە زوڵمێکی لە من کرد بێت سوێندێ دەخوا دەڵێ چای بە بەهەشتێ ناکەوی سوێندێ دەخوا دەڵێ یەک نوێژیشی وەبەر ناکەوی نوێژەکەی لە دەربەندی ڕەبەر ناکەون هەزابرام تو دەزانێ خۆتونە لە لای خوای هاتوویە و نەغەیب دەزانێ وە نییە برام دەگونجێ کابرایەک ئەمن پێم خراپ بێ بەڵام لە نێوان خۆی و خوای گەورەدا شتێک هەبێ بەهۆی ئاوەیەوە خوای گەورە لێی خۆش بێ برام لەبەرەوەی بڕیاردان تەنها کاری خدای پەروەردگارە ولا نشهد عليهم بكفر ولا بشرك ولا بنفاق وهروها شاهديش لسر كز نادين بكفر وشرك ونفاق يعني وكبلي برياري لسر نادين ما لم يظهر منهم شيء من ذلك ما دام يكيك لوشتاني لدر نكويت ما دام إنسان نبا حال ونبا زمان كفر وشرك ونفاق لدر نكويت کابرا ئەگەر گوتی ئیماندارم مادام هەڵوەشێنەرەوەکانی ئیمانی تێدا نێنەدی ئەسڵ وایە ئیماندارە ئێمەش بڕیاری هیچ شتێکی لەخۆ بۆ نادەین مادام هیچ شتێکی لەوانەی کە ئیمان و ئیسلامەتی پێ هەڵدەوەشێتەوە لێی دەرنەکەوێت ئەوە ژێکێکی دیکەیە لە تایبەتمەندیەکان ونظروا سرائرهم إلى الله تعالى ونهێنیەکانیشی حواڵەی خوای پەروەردگار دەکەین و نحن نحكم بالظواهر والله يتولى السرائر ئێمە دیار دەبینین نادیارەکەش عایدی خدای پەروەردگارە و خوای گەورە لێ پرسینەوەی لەگەڵدا دەکات لە دێڕی 94 دەڵێ ولا نرى السيف على أحد من أمة محمد صلى الله عليه وسلم وهروها شمشير دزنا ديني لهيج كسيك لأمتي محمد إلا من وجب عليه السيف إلا ما قام كسيك لسري أوي لسر بيت دي كبيويست شمشيري لسر دزدية يعني وكبلي شري لقل ضعبكي جاء وش طبعا إنسان ما دام حقيقي مالي لقل هيج كسيك دانبي وما دام تعداد دينكاو ما دام أتو أو كابرايا شرد لقل دانكاد أتوش طبعا شمشيري وكبلي تفنجي لدزنا دي خو طبعا أبو سردمي خلافەتی ئیسلامی گوتراوە ئێستا ئێمە حاڵمان جیاوازە بەڵام گرنگەوەیە نابێ هیچ کەسێک بەنا حەق بگوژی ئللا مەگەم حەقێکی لەسرت هەبێت جا چه حەقێکی شەرعی بێ و چه حەقێکی مالی و نەفسی بێ کە ئینسان لەسەری هەبێدەنا هیچ کەسێک نابێ وەکو بڵێ پەنا بۆ چەک و کوشتنیەک دیکە ببات دێڕی 95 دێڕێکی گرنگە ضل ولا نرى الخروج على أئمتنا ولاة أمورنا مواد بينين كدرناسين لجير فرماني كار بدستان من مادام كاروباري إما بري ودبان
طبعا لو آياتي ورقتوا يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم دفرمي إطاعوا قرالي خواه وبيغنبري خواه صلى الله عليه وسلم وباشان كساني ككار بدستن قراليان كان أو طبعا شان تبيني كي هل دقريك أو تبيني أنا بلين باز لو دكا ككار بدست ئێمە لەژێر فەرمانی وەلە قسەی دەرچین کاتێک کە کاروباری مسلمانان بەڕێوە دەبات وئین جاڕوو وەلەو ئەگەر کەسێک بێ زوڵمیشی هەبێت ولا ندعو عليهم وهروها دوعایان لێ ناکەین دوعای خراپە ولا ننزع يدا من طاعتهم دەست ناگێڕینەوە لە گوێڕایاڵیان واتە گوێڕایاڵیان دەکەین ونرى طاعتهم من طاعة الله فريضة وادبينين كجرالي أوان جرالي خداي پروردگار واجب ما لم يأمروا بمعصية ما دام أمر با تاوان وجناه ناكن وندعو لهم بالصلاح والمعافاة وهروها دعاء شان بودكين دعاء شاكيان بودكين ودعاء سلامتيان بودكين أو ديرينو تبينجباز لو دكات كاربدستي مسلمانان إنسان لسديتي قرالي بكات ولا قال دا حج وجهاد وجماعات بكات إما أو شنت بابلين كا أو شنت تبيني كشش خالة همو إلا كتاب أهل علم درم هنا أو شش خالة أو شنت تبيني دخينا رو هر يكيكتان لبابتي ولي أمر تيدقين كأو روزور جاران دبينين كشي بابلين تيدكويد ياخد هندك كزبنو عقصيكي لسر دكات أو رايا إن شاء الله رايا أهل السنة والجماعة أو بابلين كقوتيتي بيستاشان قصيكي لسربكين يكم أو كقوتيتي أو زانانيك أويان فرموه بو سردمي خلافة إسلاميان فرموه باشا برام بو إستا حكم جياوازة كاربدستي إستا جياوازة دقال سردمي خلافة إسلامي برام سردمي خلافة إسلامي يعني إنسانك مسلمان بو بلام ظلم مستمي هبوا جهادي كردوا نواجي بو خلقي كردوا حاجي بو خلقي كردوا كاربدستي إستا طبعا لهر ولاتيكي حكمي جياوازة دقال سردمي خلافة إسلامي دوهم ولي أمر دبي لمسلمانان بيت دبي لمسلمانان بيت ومسلمان بيت انجا دبي أركي خوي جيب جيب كابران بربا مسلمانان دبي شريعت بيادة بكات دبي نويج بو خلقي بكات دبي لجهاد اللي بيش خلقي بيت دبي دروشمي إسلامي بيو ديار بيت دبي حجيب خلقي بكات دبي كار بكا بو بلاو كردنو قشا كردني إسلام دبي دعو بانقوازي بكات دبي بإسلام را هراب ليت دروشمي إسلامي بيو ديار بيت نەک پێشەوانەوە دروستمی خراپەکاری و کوفر و شرک و بێباوەڕی پێوە دیار بێت واتە وەلی ئەمر دەبێت لە مسلمانان بێت ئینسانێکی نامسلمان هیچ پەیوەندیەکی بە وەلی ئەمری مسلمانانەوە نییە یەکێک لە زانایان جوانی گوتوێ دەڵێ وەلی ئەمر دەبێتە سێ بەش یەکەم مسلمانێکی پابەندی ڕێک و پێک ئەوە ئەگەر با بڵێن خلافەتی ئیسلامی و دەوڵەتێک هەبێت لەسەر مسلمانان پێویستە گوێڕاهەڵی بکەن بەو مەرجێ ئەرکی خۆی جێبەجێ بکە مسلمانێک بێ پابەند بێت شریعت پیادە بکات جێبەجێ بکات جا ئینسان لەوە باشتر هەیە کە لە خزمەتی ئینسانێکی ئاوادابی هەلەوەی باشتر نییە بەڵام کەسێک شریعەتی پیادە بکە و ئینسانێکی دادگەر بێ و ئینسانێکی باش و خزمەتگوزار بێ وڵات جێ خۆیەتی ئینسان خوا دەکات دەبێت پێڵاویشی بۆ دانێ طبعا ئەمە وەکو علم باسی دەکەین دەنا ئێستا ئێمە پێمان وایە وەلی ئەمرمان نییە وەکو دەوڵەت و خلافەت بەس ئێمە وەکو با بڵێن علمەکەی باسی دەکەین ئەگەر هەبوو یەکەم مسلمانێکی پابەند ڕێک و پێک عەدالەت بە ڕەحم و بەزەیی و شریعەتی پیادە کرد لەسەرمانە گوێڕایاڵی بکەین ئەگەر کەم و کوڕیشی هەبێ نابێت لە فەرمانی دەرچی دووهەم ئینسانێکی بێباوەڕی مطلق هیچ پەیوەندیەکی بە وەلی ئەمری مسلمانانەوە نییە با کار بەدەستیش بێت لە ڕووی دەوڵەتداریەوە کار بەدەستەکەی فی خۆیەتی بەڵام لە ڕووی وەلی ئەمرەوە وەلی ئەمری مسلمانان نییە لەبەرەوەی دەفەرمێ وەئولو الئەمری منکم دەبێت لە مسلمانان بێت بەرە سێهەم ئەوەی کە گرفتی لەسەرەوە مسلمانێکمان هەیە خوار و خێچ و لار و لێرە بەڵام نە کوفری لێ دەرکەوتووە نە ئیعلانی کوفری کردووە نە هەڵوەشێنەرەوەکانی ئیمانیشی لێ دەرکەوتون و نە بە کوفر و شرک و بێباوەڕیش ڕاهەڵا دەڵێت ئینسانێکی مسلمانە بەڵام تاوانی هەیە ئەو کاتەی تەماشا دەکەین ئینسانەکە بەس تاوانی بۆ خۆی بێت ئەوە لەسەرمانە گوێڕایاڵی بکەین لەبەرەوەی تەفرەقە و جیاوازی و زۆر جاران کە تو شتێک دەکەی زەرەرەکەی زۆر زیاترە وەک لەوەی ئینسانێک گوناه و تاوانێکی بۆ نەفسی خۆی هەبێت
ها تەماشا دەکەین ئەوە زۆر وردە تەماشا دەکەین گوناه و تاوانی بۆ خۆی بوو ئەوە سەمع و تاعی هەر پێویستە و دەبێت گوێڕایاڵی بکرێت لەبەر ئەوەی کارێکی گەورەتر دەکا کە بریتیە لە پاراستنی یەکڕێزی موسڵمانان بریتیە لە سوڵتە و دەسەڵاتێکی موسڵمانان بریتیە لە جێبەجێکردنی عەدالەت پیادەکردنی شەریعەت زۆر گەورەترە وەک لەوەی ئینسان چاو لەسەر شتێکی زۆر گچکە دابگری هەڵەو کەم و کوڕیەیەکی هەیە کوڕە تاوانێکی هەیە گوناهێکی هەیە شتێکی هەیە یعنی ئەوەی کە لەسەر دەستی وی مسلمان کۆ دەبنەوە و شەریعەتی پیادە دەکات کاتێک کە تو توانات نییە زۆر باشترە دان بە خۆتدا بگری وەک لەوەی کە بچی بەگژیدا بچیەوە لە ڕاستیدا زەرەر و زیانی ئەوەی زیاترە. ئەنجا دووهەم ئەگەر کەسێک نەژڵێ مسلمان نێم بەڵام تەماشا دەکەین زەرەری بۆ ئیسلام و مسلمانان هەبێت ئەوە بەڕاستی گوێڕایاڵی لەسەر مسلمانان نییە مسلمانان لەسەر ینی پێویست ناکە گوێڕایاڵی بکەن بۆ لەبەرەوەی کابرا زەرەری بۆ ئیسلام هەبێت ئیسلام ئیبادە کات ئیسلام لا ببات زەمی ئیسلام کات با نەژڵێ کافرم کاکە بەدیلی ئیسلام بێنی لەجێ ئیسلامی دانێ ئیسلام ئیبادە کات هەرچی شتی کە هەیەی لە خزمەتی کوفر و بێباوەڕی و خراپەکاری و زۆڵ مستەمی دابێت باشە دەگونجێ بڵێ ئەوە کە هەر باکار بەدەستی مسلمانان بێت ئەتوها لە کونجی مزگەوتێبی لەو لاویژ ئیسلامی ئیبادە کرد هەموو ئیسلامی لا برد و غەیری ئیسلامی هینا شوێنی ئیسلام بژڵێ وەلی ئەمرە ئەوە کەی پەیوەندی بۆ وەلی ئەمریەوە هەیە برام کابرا ئەگەر وەش ناڵێت مادام زەرەری بۆ ئیسلام و مسلمانان هەیە ئەمن پێی ناڵم کافر قەینا من ناڵم کافر بەڵام گوێڕایاڵی ناکەم لەبەرەوەی زەرەری بۆ ئیسلام و مسلمانان هەیە ئەگەر بۆ خۆی ئیعلانی کوفری لەسەر خۆی نەکرد بێت ئەمن ئەگەر پێشی نەڵێم کەسێک پێشی نەڵێک مسلمانی مادام زەرەری بۆ ئیسلام و مسلمانان هەیە ئەوە تا مسلمانان برام لەسەریانە کە گوێڕایاڵی نەکەن پرسیارێک بەڵێ بەڵێ طبعاً دەبێت ئیماندار بێت شریعەت پیادە بکات ئەی چۆن دەبێت ئەمە تەماشا دەکەین ئینسانێک ئیماندار بوو کوفر و شیرکی لێ دەرنەکەوت بوو شریعەتی پیادە دەکرد یەکڕێزی مسلمانانی دەپاراست دۆستی مسلمانان بوو جیهاد و نوێژی بۆ خەڵکی دەکرد لە نوێژێدا لەگەڵ خەڵکی بەشدار بوو دەهاتە مزگەوتێ دەهاتە حەجێ لە سەرمانە گوێڕایاڵی بکەن ئەگەر کەم و کوڕیشی هەبێ قەی ناکات بڕوات بێ زۆر کەم و کوڕیشی هەبێت مادام بۆ ئیسلام و مسلمانان زەرەری نیە هەر بۆ نەفسی خۆیەتی زۆر زۆڵ مستەمیش بکات با زۆر ناعەدالەت با زۆر عەدالەتیشی نەبێت یعنی لە ڕووی هەندێک شتی دنیاییەوە هێشتا گوێڕایاڵیەکەی باشترە وەک لەوەی بچێ بەگژی دابەستیەوە چونکە زەرەری ئەوەی گەورەترە بەڵام ئینسانێک ئەگەر زەرەری بۆ ئیسلام و مسلمانان هەبوو ئەوە هەر شتێکی هەبێت کەیفی خۆیەتی بەڵام ئەمن گوێڕایاڵی ناکەم لەبەرەوەی ئەمن بۆیە گوێڕایاڵمی تا خزمەتی ئیسلام کا و شریعەتمان بەسەردا پیادە کات کابراەک شریعەتی ئیبادە کردووە بابەوەکەی وەلی ئەمرێ و کەی گوێڕایاڵیە و هەر گوێڕایاڵی ناکەی نەخێر جا ئێستا ئەباسی ئەوەی دەکەیت سێهەم دەسەڵات لە ئەسڵداهی خەڵکە دەیداتە هەر کەسێک کە دەبێتە حکومڕان بۆشی هەیە ئەو شتەی کە هیویە دەیداتە خەڵکی چاودێری بکات وە لێ پرسینەوەی لەگەڵدا بکات ئینسان وەکو میلەتێکی وشیار بۆی هەیە کە کەسێک دەکەیتە سەڵاتدار کەسەکە مسلمانە یاخود هەر شتێکی هەیە مادام دەسەڵات لە ئەسڵداهی خەڵکە بۆت هەیە لێ پرسینەوەی لەگەڵدا بکەی برم و نابێ ئەو کار بەدەستەش بڵێ وڵا کاکە هەر کەسێک ڕەخنەم لێ بگری ئەوە تا بنبووی دەکەم و چای بەژیانی ناکەویتەوە وەکو لە زۆر وڵاتیدا ئەوە هەیە ئیمامی ئەبوبەکر تەماشای ئەو قسەی بکەن لە دوای ئەوەی کە بۆ خەلیفەی مسلمانان ئەمما بعد گوتی ئەیها الناس ئەی خەڵکینە فإني قد وليتم عليكم ولست بخيركم وتی ئەمن کراومە کار بەدەستی ئێوە بەڵام چاکتر نیم لە ئێوە چاکتر نیم لە ئێوە ئینسانی مسلمان چۆنە برام فإن أحسنت فأعينوني گوتی ئەگەر چاکەم کرد پشتگیریم کەن وإن أسأت فقوموني ئەگەر خراپەم کرد ڕاستم کەنەوە برام ڕاستم کەنەوە نەک کابرا ڕەخنەت لێ بگریەوە تا بنبووی کەی چای بەژیانی نەکەیتەوە برام دەبێ هەم خەلیفەش ئەوەی قبول بێت کار بەدەستش ئەوەی قبول بێت و هەم دەبێ میلەتیش وشیار بێت دەسەڵات هی خەڵکە لە ئاسڵدا دەیداتە هەر کار بەدەستێک بۆی هەیە چاودێری بکات لێی بپرسێتەوە پیرەژنێک ئیمامی عومەر ڕەخنەی لێ دەگرێت کەسی دەڵێ ڕاست دەکە هیچی پێ ناڵێت ئەو ئیمامی عومەرێ برام لە فارس و ڕۆمەوە خەڵک لەو سەری دنیاوە لێی ترساوە پیرەژنێک کاتێک کە هەڵەیەکی دەکات قسەیەک دەکات نایپێکی ڕەخنەی لێ دەگری بەڵام هیچی پێ ناڵێت ئەوە بەڕاستی حکومڕانی سەرڕاست و تەواو برام چوارەم کۆمەڵگای مسلمان دەبێ وشیار بێ و ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ بکا و ڕێگەری لە چاکە بکە ئەمر بە چاکە بکا و ڕێگەری لە خراپە بکا لە هەر کاتێکدا
والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر. إيمان داران هندي كان دوست پشتیوانی هندي كان أمر بساكة دكا وريقري لا خرابة دكا لهر حالك دا ملتي مسلمان لسريتي أجر خليفيك مسلمانيش هبيت مادام كمو كري هبي راس بقجي داناسيوا بلام خود بي أمر بساكة وريقري لا خرابة بكي برام آية أتوقع بقجي داناسيوا ما نايوه رخنشينا بلي بقري وكل زور ولات هي يكتاني لكار بدستي بدي ضلن ولي أمر أو يكتاني لي بدي دكوني زندان دكنا وكي راس برام أمن قيناك بقسيشي لكم جهادشي لدو دكم نوجشي لدو دكم بلام أقر رخنيكم ليه هبو وكل سردمي خليفة راشدين داكراوا زور آسان ضلم آوا هالايا وبي شرعية بيوستا تساق بكريت دبي ايوش بطبيعي وري بقري برام بيانجم أقر ولي أمريكي واقعيش من هبو ماناي أونية كرخني لنقرين لهمو حالتك دا قوتني حق واجب برام معناي وانية إنسان رخني لين قريت وكم كرتيكاني بابلين باز نكات بلام طبعا أودي بشوازي خوي بيت بوصلي خوي بريكو بيكي نقي واحد والله بشمشيري راس دكموا أقر ولي أمريكي تشاك كريك هو باتا وانيش هبي يعني بشمشير راس كردنوا شي يعني هو شلون بشمشير راس ذكرته برام بشوازي خوي بوصلي خوي دبي إنسان برامبر كاربدستكي جورا بياويكي جورا كاربدستك كسيك مثلا بأسلوبكي يعني شلون ليدا وشيتو أسلوبكي جوان وريكو بيك بو شوازي كواتا لهر حالتك دا اگر تناند ولي امريكي تشاكيش هبيت او ماناي اوانيه كإنسان رخني لنقري انزا حكم رانك جار جاره هالي دكات جياوازا لقلوي كالسر هالي برياري داوة لكال الشيطاني نتخواري حكم رانك جارك ودو جار غلطك دكا غلطك لدر دكوي لو لا اشتيك هي اشتيك نية مثلا ظلمك هي اشتيك دبي جياوازا لوي كبرياري داوة هل لسر خرافة بيت برياري داوة دجي دين وجيني خلق بيت برياري داوة لكالي خوي نتخواري او دو حكمران فرقي هي برام كابراك تزانيد نا تخواري هر ظلم وهر ستم وهر خرابي وهر بيدينية فرقي هي دي قالوا كجارك لجارن كابرا خرابي كي دكا برام انجا خالقو تاهمين وششمين كتبيني زور قرين بون اوي كما قلت مان وكو علم اما ايما استابي من وايا ولي امر من نية تاوكو باز لو بكين اگر ولي امر مان هبو مسلمانێکی چاک و ڕێک و پێک بوو تاوانیشی هەبوو ئەوە چ دەکەین بە قسەی دەکەین و سەبر دەگرین بەڵام ئێستا ئەمە وەکو علم ئەوەمان باس کرد ئەگەر بینە سەر واقع خاڵی شەشەم واقعیە کە ئێمە ئێستا کە وەلی ئەمرمان نییە چی بکەین ئەوە گرنگە کە ئینسان باسی کە ئەمما ئەوەشتی دیکە خۆ بۆ نەخافڵێنین هەروەکو علم جیازە باسی دەکەی بەس خۆ بۆ نەخافڵێنی ئەرێ کێ ئەولی ئەمرە و کێ وەلی ئەمر نییە و ئەرێ وەلی ئەمر چۆنە وەرە دەبێت چۆن بین و چ بکەین برام وەلی ئەمرمان نییە وەلی ئەمرێکی دەوڵەتێکی با بڵێن کاربەدەستێکی ئەوامان نییە کە دەوڵەتی بەدەستەوە بێت و تا ئێمەش لە ژێر فەرمانی دابین بڵێن کاکە هەر تاوانی هەیە و قەی ناکات باشە برام لەبەرەوەی موسڵمانان دەسەڵاتیان بەدەست نییە جا خاڵی شەشەم طبعا بۆ واقعی ئێستامان کە وەلی ئەمرمان نییە چ بکەین دەبێ هەوڵ دەین سایە و سێبەرمان هەبێت و هەوڵ دەین دەسەڵاتێکی شەرعیمان هەبێت و ئێمە کە ئێستا وەلی ئەمرمان نییە هەردانیشین و هیچ نەکەین بڵێن کاکە جاوەڵا مادام واقع چا نابێ وەکو زۆر کەس ئێستا دەڵێ کاکە خۆ واقعەکەم هەر پێ ئەوە نابێت بەڵام لە هەموو شتێک لە ماڵی خۆی دانیشت و حەقی شتێکی نییە ئایا مانای وایە کە ئینسانی جواب بکات ئایا پێغەمبەر و هاوڵان صلی الله علیه وسلم لە کاتێکدا کە دەسەڵاتیان نەبووە دەستەوەستان دانیشتون بتوێنەوە لەناو میلەت و جەماوەری خۆیاندا و دەستەوەستان دانیشتون هەر ئەبوو جەهل حکم کا و ئەوانیش هیچ نەکەن و خۆیان ئامادە نەکەن لە ڕووی ئیمانی و لە ڕووی ئیعدادی با بڵێن لە ڕووی خۆ ئامادەکردنی دیکەوە ئینسان دەبێ هەوڵدا بەڕاستی سایە و سێبەرێکی هەبێ مسلمانان وشار کاتەوە خۆی پێ بگەێنێت دەبێت تەماشای توانا و هێزی خۆمان کەین بۆ گۆڕانکاری ئێمە ئەوە زۆر گرنگە بیزانین کە تێبینیمان لەسەر حکومڕانێکی هەیە مانای وانییە ئێکسەر بچین پەلاماری بدەین ئەتو دەبێت تەماشای هێزی خۆت کەی وەنیە برام توانای خۆت کەی دەبێت لە جیاتی ئەوە خۆت بنیاد بنەی ئیوا هەیە دەگەڵەکە کوتی کاکە ئەوە کوفرە دەبێت یەکسەر وازانی خۆی پێدادەی بەڵام خۆ مانای وانییە برام دەبێت و خۆت ئامادەکەی ئامادەکاری بۆ خۆت بکەی وەکو مسلمان ئیمانیان خۆت پێ بگەێنی هەوڵ دەی دەسەڵاتێکت هەبێت بۆ ئەوەی کە زوڵمت لێ نەکرێت ئەو جا بۆ هەر بارودۆخێکیش تەبعاً حکم جیاوازە ئێمە ئێستا ناتوانین لەسەر بارودۆخێکی ڕابردوو یان داهات و قسە بکەین ئەو پەڕی بۆ خۆمان ئەویش دەبێت ئینسان
پێشدان خۆی پێبگەێنیت خۆی دروستکات خۆی بنیادنێت ئەو جا دەتوانی لە داهاتوودا ئینسان بەڕاستی کاریگەری هەبێت. ئەو فەرمایشتانەی کە دان بە خۆداگرتن باز دەکەن لە فەرمایشتی پێغەمبەریدا صلی الله عليه وسلم بۆ ئەو کاتەیە کە ئینسان دەسەڵاتی نیەیان بۆ ئەو کاتەیە ئەگەر بێت و هیچ بکەی زەرەری زیاتر دەبێت لە قازانجی ئەوانەشی کە باز لە بەگشتدا چوونەوە و باز لێڕاپەڕین دەکەن بۆ کاتێکیە کە ئینسان توانای هەبێت. ئەمن بە هەر بڵم حکومڕانێکی خراپە حکومڕانێکی بێدینە بەس کە دەستەڵاتم نەبێ خۆ مانایوانی یەکسە بچم خۆی پێدادەم مانایوانی یەکسە بچم لێ ڕاپەڕم تەماشای توانەوە هێزی خۆم دەکەم ئەگەر زانیم ئەوە قازانجە هەوە ئاساییە دەتوانم بیگۆڕم ئەگەر نەیگۆڕم تاوانبارم بەس کە نەتوانم بیگۆڕم ئەگەر دەنگێ بکەم خراپتر بێت ئەگەر دەنگێ بکەم یعنی وەزعەکە خراپتر بێت ئەو کاتە ئینسان دەبێت خۆی بنیادنێت وەکو پێغەمبەران ئەوەیان کردو برام باشە برام ئەوەش لە ڕاستیدا تێبینیەکی گرنگە. و لە هەر کاتێکیشدا ئینسان ئەگەر توانای گۆڕینیشی نەبوو بە یعنی بە عملی بەدەست مانای ئەوە نییە کە ئینسان لە ئەمر بە چاکە بێدەنگ بێت مانای ئەوە نییە کە ئینسان لە نووسین و لە خەڵک پێگەیاندن بێدەنگ بێت لە قسەی چاکە بێدەنگ بێت. باشە بەرام ئەوە شتێبینێکی زۆر گرنگە چونکە قاعدەیەکی فقهیە لا يسقط الميسور بالمعصور ئەو شتەی کە قورسە بەهۆی قورسەکەیەوە ئاسانەکەش لەسەر هەلا ناچیت. بۆ نمونە دوو شتمان هەنەکە یەکێکیان قورسە یەکێکیان ئاسانە شتە قورسەکەت پێ ناکرێت بەڵام مانای وایە ئاسانەکەش لەسەر لادەچی لەبەرەوەی کە قورسەکەت پێ ناکرێت نە لا يسقط الميسور بالمعصور برام قاعدەیەکی زۆر جوانە ئەوەی کە ئینسان لەسەری قورسە و پێی ناکرێ مانای وانی ئاسانەکەی لەسەر لابچی برام ئەمن ئەوڕۆ پێم ناکرێ بەدەست هیچ شتێک بکەم بە زمان ناتوانم حەقێ بڵێم بە زمان ناتوانم دەعوە بانگەوازی بکەم ناتوانم خۆم پێ بگەێنم و خەڵکیش پێ بگەێنم ناتوانم خەڵک وشیار کەمەوە کە زۆر خەڵک ئەلەوەیدا تێکەوتووە لە کاتێکدا کە ناتوانێ بەدەست سوڵتەی بگۆڕێت ئەوە تانەیە تەنانەت بە قسە و بە دەعوە بە بانگەوازی چۆتەوە ماڵی خۆپاڵی لێداوەتەوە دەی هەتایە وەزعەکە ناگۆڕێت. منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه وإن لم يستطع فبقلبه برام دەی ئەوەتانەیە ئاو خاڵانە زۆر گرنگە ئینسان بە واقعی ئێستای تەماشای بکات ئەوەی گوتم ئەگەر حەق و ڕاست بێت ئەوە تەبعاً لە ئیسلامەوەی و لە خۆی پەروەردگارەوەی ئەگەر هەڵی کەم و کوڕێکیشی تێدا بێت لە منەوەی و تەبعاً هەوڵە و کەم و کوڕی لە ئیسلام دوورە ئەو چەند خاڵە لە کتێبی ئەهلی علم حقیقەت دەرم هینابوون کە پێم وابوو زۆر گرنگە بۆ بابەتی وەلی ئەمر ئێستا ئینسان ئەو خاڵانە لە بەرچاو بگرێت ئەگەر کەسێک پرسیارێکی هەبوو دوایی ئەوە یان ئیشکالێکی هەبوو لە شتێکدا ئاساییە. لە دێڕی 96دا هەر لەسەر تایبەتمەندیەکانی ئەهل سوننە و جەماعە بەردەوام دەبێت دانەر کە خاڵی زۆر گرنگن بەڵام گرنگەکەیان لەوەیدایە کە ئێمە ڕۆژانە بیان خوێنینەوە و هەوڵ دەین لە خۆماندا بیان کەینە حاڵ چونکە زانیاری دوای ئەوەی وەری دەگری دەبێ هەوڵ دەی لە خۆتدا بیکە حاڵ بگاتە دڵ و دەروونت کارت تێبکات و عملت لەسەری یەکلا بێتەوە بیکە عمل. بۆیە لە دێڕی 96دا دەڵێ وەنەتەبیع السنة والجەماعە یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی ئەهلی سوننە و جەماعە ئەوەیە شوێنی سنەتی پێغەمبەری دەکەون صلی الله عليه وسلم و شوێنی جەماعەتی ئەو کەسانە دەکەون کە لەسەر ڕێ و شوێنی پێغەمبەرن صلی الله عليه وسلم و لەسەر ڕێ و شوێنی هاوڵانی پێغەمبەرن ونجتنب الشذوذ والخلاف والفرقة و هەروەها دەڵێ دوور دەکەوینەوە لە شتی ناوازە و ڕیسپەر و شاز و هەروەها لە ناکۆکی تەبعاً ناکۆکی مەبەستی ڕاجیایی نییە ڕاجیایی خلافی فقهی مەبەستی ڕاجیایی ناکۆکی و ناتەبایی و پێکەوە نەگونجانە کە دەڵێ دوور دەکەوینەوە لە خلاف والفرقة و هەروەها لە پەرتەوازایی دوور دەکەوینەوە بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فعليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين ئینسانی مسلمان لەسەریەتی شوێنی سنەتی پێغەمبەری بکەوێت شوێن جەماعاتی کۆمەڵی ئەو کەسانە بکەوێت کە لەسەر ڕێ و شوێنی پێغەمبەر و هاوڵانی پێغەمبەرن وەلا شتی ڕیسپەر و ناڕەوا و هەروەها لە ناوکۆکی و هەروەها لە پەرتەوازایی
دوور بکەوێتەوە. دێڕی نۆت و حەوت باسی خۆشەویستی و ڕقلێبوونەوە دەکا. ئەوەش بنەمایەکی گرنگی ئەهلی سونە و جەماعەیە کە زۆر گرنگە ئینسان ئەو خاڵانەی تێدا مەوجود بن برام بەوە دەبێتە ئەهلی سونە و جەماعە، چونکە هەیە ئەهلی مزگەوتەیە بەڵام تەماشا دەکەین لە مزگەوتەیە و کەچی ئینسانێکی زاڵم و ستەمکار و خراپکاری خۆش دەوێ وەلەو لە من و توش باشتر دەزانێت کە ئینسانێکی خراپکارە. دەفەرمێ وەنوحب ئەهل العەدل، ئێمە کەسی دادپەروەرمان خۆش دەوێت، وەلئەمانە کەسی ئەمانەت پارێز، داوێن پاک، دەست پاک، ئەمین، ئەوانەمان خۆش دەوێت برام. ونبغض أهل الجور، وهروها أو كسانمان خوشناوي كأهل ظلم مستمن، والخيانة أو كسانيك خيانة دكن، أو خالك أهل السنة وجماعة قتويانا كسيك دزاني كابرا خيانتي هي ظلمي هي استمي هي بلام خوشويستي بو دردبريد أو مخالفي أهل السنة وجماعة يبرام. پیغمبر ده فرمي صلى الله عليه وسلم من أحب لله، هر كسيك لبرخواي خوشي بويد، وأبغض لله لبرخواي خلقي ناخوش بويد، وأعطى لله لبرخواي ببخشيد، ومنع لله لبرخواي منع كون بخشيد، فقد استكمل الإيمان. أو كس إيماني تواو إيماني كريكو بيكو دامسراوي هي برام. والذين آمنوا أشد حبا لله، أو أنيك إيمان دارن خوشويستيان بو كيه بو خواي پروردگارا وهروها بو كساني إيمان دارا. بو يد فرميت أوثقوا عرى الإيمان ظلموا بلى ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار. أوثقوا عرى الإيمان بهيسترين قري إيمان شيء الحب في الله والبغض في الله. يا غمر ده فرمي بهيسترين قلفوا قري إيمان شيء خوشويستي لبرخوا رقدبون ولا برخوا. إنسانك عدالته، إنسانك داوين باكو أمانة باريزو دس باكو أمينو دس بدز نوجد خوش دويل برخواي. إنسانك ظالم واستمكار وبيدين وداوين بيس وخرابكاري شد خوش ناوي هل برخواي لبرخوا خوشي ناوي برام. انجا محبت هيا بو إنساني إيمان دار كإيمان داري تواو بيت، رغلبونو بو كافري تواو مطلق. إنسانيكيش إيمان داري نا تواوا لبر إيمانكي خوش الدوي باي خرابكاني رقل لخرابكانيتي. باشە برام ئاوەش دیسانەوە پێویستە ئینسان لە بەرچاوی بگرێت. یەکێک لەو کەسانێک کە لە ڕۆژی قیامەتێ لە ژێر سێبەری خوای گەورەدا حەشر دەکرێت، ڕەجولانی تەحابا فی الله، دوو کەس لەبەر خوای خۆشیان یەکدیکەیان خۆشویستەوە، ئیجتەمەعا عەلەیه وتەفەڕەقا عەلەیه، لەگەڵ یەک کۆبوونەوە لەسەر ئیمان و ئیسلامەتی و لە یەکیش جیا دەبنەوە هەر لەبەر ئیمان و ئیسلامەتیەکەی خوای گەورە بمانگەڕێ. لەو کەسانێک کە ئەو جۆرە با بڵێن ئەو جۆرە شتیان ئەو جۆرە خاڵەیان تێدایە و ئەو جۆرە سیفەتیان تێدایە. إن الله يحب التوابين ويحب المتطهرين. دووشت گرنگە ئینسان خوای گەورەی خۆش بوێت، ئەهلی چاکەی خۆش بوێت، ڕقی لە خراپەکاری و ئەهلی خراپ بێت. ئەوەشت خۆش دەوێت کە خوا خۆشی دەوێت. باشە خوای گەورە نافەرمێ إن الله يحب التوابين ويحب المتطهرين. خوای گەورە کەسانی تەوبەکاری خۆش دەوێت، کەسانی پاک داوێنی خۆش دەوێت، پاکی خۆش دەوێت. نافەرمێ إن الله يحب المحسنين، نافەرمێ خوای گەورە چاکەکاری خۆش دەوێت، نابێ مەش خۆشمان بوێت، ئەوەت خۆش دەوێت کە خوا خۆشی دەوێت. لەبەر چی؟ لەبەر ڕەزامەندی خدای پەروەردگار. خوای گەورە بمانگەڕێ لەو کەسانێک کە ئەو جۆرە سیفەتانەیان تێدایە. تەماشاکەن خوای گەورە دەفەرمێ يا أيها الذين آمنوا، ئەو کەسانەی کە ئیمانتان هێناوە، لا تتخذوا عدوي وعدوكم أولياء، دژمنی من و دژمنی خۆتان مەگرن بە دۆست و پشتیوان و خۆشەویست. خوا ئاەت لەوەی بە سەڕیحتر هەیە، دەفەرمێ ئیماندارینە دژمنی من دژمنی خۆتان. دژمنی خوای کێیە؟ ئینسانی بێباوەڕ و خراپەکار و زاڵم و ستەمکار و داوان پیسە برام. دەفەرمێ مەیانگرن بە دۆست و پشتیوان و مەیانگرن بە سەرپەرشتی کاری خۆتان و مەیانگرن بە خۆشەویستی خۆتان. دێڕینەوە و هەشتم دەڵێت باسی مەسئلەی علم دەکات. وەنەقول الله ئەعلم، چ دەڵێن؟ دەڵێن خوا باشتر دەزانێت فيما اشتبه علينا علمه، لەوەی کە لێی دوو دڵین و گومانمان لێ هەیە، تەکەلوف لە خۆمان ناکەین، شتێک کە نەیزانی یان لە لاد ڕوون نەبێ ئێمە مووقیفمان وایە وەکو ئەهل سنە و جەماعە کە دانەر دەڵێن چی؟ دەڵێن خوای پەروەردگار باشتر دەزانێت و ئەمن نایزانم. بۆیە شەعبی کە یەکێکە لە زانایان دەڵێ لا ئەدری نصف العلمی، نازانم نیوەی علمە برام. ئیمامی مالیک
سل پرسیاریان لێ کرد لە 36 گوتی نازانم. پیاوێک لە دوورەوە هاتبوو بۆ لە ئیمامی مالک لە دوورەوە لە وڵاتێکی ناربیان گوتیان بڕۆ ئەوی پرسیارە لە ئیمامی مالک بکە. پرسیارەکەی لێ کردن لە زۆربیان ئیمامی مالک فەرمووی نازانم. گوتی جا باشە من لێەوە هاتوو مەگەر چوومەوە چ بە خەڵکی بڵم. گوتی وەڵا بڵێ ئیمامی مالک گوتێتی نازانم. زۆر ئاسایی ئەم شتێک لەلام ڕوون نییە نایزانم ئەوە شەرعە برام خۆەوە عەقڵ نییە سیاست نییە بڵێم وەڵا کاکە من ڕەئیم وایە. ئینسان دەکرێت لە شتێکدا دەقی لەسەر نەیە بڵێ ڕەئیم وایەوە نییە یان لە شتێکدا ئومورێکی دنیاییە کە مەبەستم دەقی لەسەر نەبێت لە ئوموری دنیاییدا لە شتێکدا کە شتێکی ئاساییە کە ئینسان قسەی لەسەر بکە ئەتوو دەڵێ من ڕەئیم وایە ئەمن دەڵێم ئەمن ڕەئیم وایە ئەو دەڵێ من ڕەئیم وایە ئاساییە بەس دەگونجێ لە دیندا من شتێک نەزانم بڵێم ڕەئیم وایە. ئێستا کابرا لە خۆوە بڕاتە یەک بەڵگەی پێنی یەک بەڵگە یەک ئاەت و حەدیسی نازانی بابەتێک دێتە گۆڕە پێشەوەی مەلا جوابداتەوە دەڵێ من ڕەئیم وایە ئەو شتە وایە. فتوای لەدا ببێ علمی پێ ببێ بزانیت جا چ زای ئەوەی کە ئینسان ئەگەر علمی بەشتێک نەبێت تەنانەت ئەگە زاری وایە لە بیریشت چوو بێتەوە کاکە زارێ نایزانم تەماشایەکی دەکەم با تەحقیقێکی بکەم وانە لەبێم چۆتەوە نایزانم برام هیچ عیب نییە و ئەوە دینە دەبێ ئینسان بەبێ بەڵگە قسە نەکات. دێڕی با بڵێن نۆتونۆ دەڵێ وەنەڕ المەسح على الخفین ئێمە وا دەبینین کە مەسح لەسەر خف چییە في السفر والحضر لە سەفەر و لە ماڵەوە دروستە كما جاء في الأثر هەروەکو چۆن لە فەرمایشتی پێغەمبەر داهاتووە صلى الله عليه وسلم. طبعا ئەو بنەمایەکی فقهیە کە بڕوای بە مەسح هەیە. مەسح بریتە لەوەی کە شتێک خوف لەبەر دەکەی لەسەر خوفەکەی مەسحێکی دەکەی ئەوە شتێکی بابەتێکی فقهیە بەس بۆ باسی دەکاتدانەر لەبەرەوەی شیعە بڕوایان بەوەی نییە. ئەهلی سونە و جەماعەش بۆ ئەوەی لەو تایفەی جیا ببنەوە بڕوامان وایە کە مەسح لەسەر خوف مەسحی لەسەر خوفەکان شتێکی دروستە و لە فقهدا باس کراوە و لە فەرمایشتی پێغەمبەری داهاتووە صلى الله عليه وسلم. دەیڕی سەتەم و کۆتا هەمین لە باسی تایبەتمەندیەکانی ئەهلی سونە و جەماعە کە زۆر گرنگ بوون بەڕاستی دەڵێ والحج والجهاد ماضيان حج و جهادیش هەردووکیان بەردەوامن مع أولي الأمر من المسلمين دەگەڵ کار بەدەستی مسلمانان نجاخوا دەکات جیادی دەکەن و حەجێ دەکەن وڵا برامە مەش هەر بە تەبیعی بۆ دویان دەکەوین و دەچینە حەجێ و خزمەتیان دەکەین خوا دەکات کار بەدەستی وا دەبێت. بەڕهم وەفاجیرهم لەگەڵ چاکەکارانیان و لەگەڵ خراپەکارانیشیان با خراپەشیان هەبێ بەڵام مادام کابرا جیهادێ بکات مادام و پێشت کەوێ بۆ حەجێ ئەمەش دەگەڵی دەچین با تاوانیشی هەبێت چونکە ئەو کاتەی گوێڕایاڵی واجبە و ئاساییە مادام ئەو شتانە دەکات ئەدێگە حەجێ لە خەڵکی منعکات هەگەر ئیسلامی ئیبادەکرد برام هەوە دوشتێک جیاوازن کاکەگیان دەفەرمێ لا يبطلهما شيء ولا ينقصهما هیچ شتێک حەج و جیهاد بەتاڵ ناکاتەوە طبعا إلى قيام الساعة هەتاوەکو ڕۆژی قیامەتێ جیهاد و حەج ماضینەوە تا بەردەوامن دەگەڵ ئولی ئەمر ئەگەر هەبوو ئەمەش دەگەڵیان دەکەین خوا دەکا کار بەدەستی ئاوا دەبێ جیهادمان پێ دەکات و حەجێمان پێ دەکات وەڵا برام ئەمەش مەمنونین و خزمەتیشی دەکەین و زۆر پێشمان چاکە. ئەوەی کە گرینگە لەو دێڕی چی وەردەگرین ئەوەی وەردەگرین برایان طبعا هەر شتێک کە دەیخۆینی گرینگە بزانین لە ڕووی پەروەردەی ئیمانیەوە چ سوودێکت پێ دەگەیەنێت چونکە من هەر علمی باسکەم و نەزانم ئەو شتە بۆچی باسی دەکەم ئێمە لە کوێداین سوودی نییە برایان ئەوەی کە سوودی هەیە بابەتی پەروەردەیە لە دوای علم طبعا ئەوەیە کە باز لە وەلی ئەمری مسلمانان دەکات دیارە هەر خودی ئەوە پێمان دەڵێ کە مسلمانان دەبێ وەلی ئەمریان هەبێت مسلمانان دەبێ هەوڵدن خۆیان بنیادنێن بۆ ئەوەی کە دەوڵەتیان هەبێت و حکمیان بەدەست بێت بۆ ئەوەی کە حکمێکی ڕەشید و حکمێکی دادپەروەرانە بکەن لە نێوان خەڵکدا لەسەریان پێویستە خۆیان بنیاد بنێن و لەسەریان پێویستە دەوڵەتیان هەبێت و لەسەریان پێویستە کە حکمڕانیان هەبێت بۆ ئەوەی کە خزمەتی دینەکەیان بکەن و خزمەتی کۆمەڵگاکەیان بکەن برام ئەها کە دەڵێ لەگەڵ ئولی ئەمر دەبێ بیکەین کەواتە نابێ مسلمانان وەلی ئەمریان هەبێت دەبێ هەیان بێت بەڵام کەنیان بوو پێویستە هەوڵدن خۆیان بنیادنێن و وەلی ئەمر بوو خۆیان دروست بکەن و هەروەها حەج و جیهادیش لەگەڵ کاربەدەستی مسلمانان هەڵبەت کارێکی با بڵێن ڕێگە پێدراوە و نەک پێدراوە بەڵکو واجبە ئینسانی ئیماندار ئەوانەش بکات ئەگەر ئەوەش هەبوو ئەمەش زۆر پێمان خۆش دەبێ ئەو کاتی و ئەگەر نیشمانە دەبێ هەوڵ دەین وەکو مسلمان سایە و سێبەرمان هەبێ و کاربەدەستمان هەبێ و با بڵێن ئێمەش حکمێکمان هەبێ بۆ ئەوەی کە شریعت پیادە بکەین چونکە خوا بۆ ئەوەی دروست کردوین شریعت پیادە بکەین لە ناو کۆمەلگادا و لەسەر ڕووی زەوی
خوای گەورە بۆچی ئینسانی دروست کردووە بۆی جێنشینی خوای گەورە بێ لەسەر زەوی هەوڵدات شریعەتی خوای پەروەردگار پیادە بکات و شریعەتی خوای گەورە سایه و سێبەری خۆمان و میلەتەکەشمان بێت بۆ ئەوەی لە دنیادا پێی سەربەرز بین و ڕێ لە زوڵم و ستەم و نەعەدالەتی بگرین و لە قیامەتیشدا پێی سەرفراز بین. خوای گەورە بمان گێڕێ لەو جۆرە کەسانە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوای گەورە بمان گێڕێ لەو جۆرە کەسانە ئینشاءالله کە ئەو تایبەتمەندیانەیان تێدان بەڕاستی تایبەتمەندی زۆر گرنگ بوون کە ئەوانە هەموو تایبەتمەندی ئەهلی سونە و جەماعەن. خوای گەورەشمان گێڕێ لەو کەسانێک کە ئەو تایبەتمەندیان تێدا بن ئەگە تێمانداوە بن سوپاسی خوای گەورە بکەین ئەگە تێشماندانەوە بن بیان خوێنینەوە ڕۆژانە و لە خۆماندا بیان کەینە حاڵ ئینشاءالله.